This is NRT Daily News Analysis. ساڵح بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانی. باسوخواسی گەرمی ئەمڕۆ کڕین یان دابینکردنی چەک بوو بۆ پاسەوانانی ئەندامانی پەرلەمان. فراکسیۆنی زەردیش لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ئەو داواکاری سەرۆکایەتی پەرلەمانیان ڕەت کردەوە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆرانیش دەڵێت با فراکسیۆنی زەرد ئیمتیازی پەرلەمانتاران ڕەت بکاتەوە و چەند بەڵگەیەکیش لەسەر گەندەڵەکانی وەکو خۆی دەڵێت خولەکانی پێشووی پەرلەمان دەخاتە ڕوو. ئەویش عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆران. زۆر بەخێر بێ کاگالی. ئێوەش دەرفەتان هەیە بەڕێزان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پەیجی NRT. پرسیارەکانتان بە کۆمنت بنێرن تاوەکو لێرە من ڕوبەڕووی کاک عەلی بکەمەوە ئەویش وەڵامتان بداتەوە. کاگالی ئەم بابەتی کڕینی چەک بابەتێکی تازەیە، تازە ئەم داواکاریە کراوە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە؟ بەڵێ بەناوی خوای گەورە دیارە من جارێکە قسە لەسەر شەرحی ئەمەیەکەین مانای ئەوە نییە بڵێن ئێمە بۆ خۆمان چەکمانوێت، چونکە ئێمە بۆ پەرلەمان بیا بۆ خۆمان هەر نامانوێ و باوەڕیشمان پێ نییە، بەڵام شەرحی دۆخەکەیەکەین. دیارە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە تێکڕا داوای یان کردووە لە وەزارەتی پێشمەرگە چەک بۆ پاسەوانی پەرلەمانتارەکان دابین، کەواتە تاو کاتی کە پەرلەمانتاری پاسەوانەکەی کە لەگەڵ هەر پەرلەمانتارێکە بۆ نمونە کلاشینکۆفێکی پێدرێت ئەو دوو ساڵەی پەرلەمان تەواو بوو ئەدرێتەوە. واتە ئەمە ئەگەر پەرلەمانتارێکی شوەری گرێت یاخود بۆی دابین کرێت ئەمە ئیمتیازات نییە، بەڵکو ئەمە بابەتێکە زممەیە لەسەرت، چونکە پێشووتر دەستەی سەرۆکایەتی پەرلەمان چەکیان بۆ کڕاوە بەڕێ سەرۆکی پەرلەمان تقریباً بای 25 میلیۆن دینار چەکی بۆ کراوە لە دەمانچە و کلاشینکۆفوانە بەڕێز جێگری میلیۆن دینار بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان بای تقریبا نزیکەی 150 میلیۆن دینار چەکی بۆ کراوە، لە ناویانە قەناسەش هەیە و بیکەیسیش هەیە و ئەمانە، بەڵام دیسانە ئەوان هەر زمەیە لەسەر پەرلەمان، واتە ئەمە بۆ دەستەی سەرۆکایەتی نێوان پێشووتر کڕیویانە. ئەمەی کە هەیە بۆ وەک ئەو حاڵەتەیەکە بۆ سکرتێر چەند کراوە سکرتێری پەرلەمان نازانم بەڕاستی پێم وانە چەکێکی بە زۆر نییە کاگالی پێشەوەی بچینە سەر وردەکاری، ینی بۆچی بای 20 بەڵێ دوو حاڵەتەیە. سەرۆکی پەرلەمان پێشووتر بۆ پێی هیچ بەرپرسیاتێکی حزبی نەبووە، مەسەن ئەندامی مەکتەبی سیاسی نەبووە یاخی بڵێ حیمایی هەوە، ئەم ژمارە پاسەوانەیە 20 کەسە 30 کەسە چەندێکە لەگەڵ تەعین بووە ئەبێت چەکێکیان پێ پاسەوانی بکەن. خۆ پاسەوانی بەدار ناکرێت، یعنی بۆ نمونەی سەر سەرۆکی هەریەم نزیکەی 10 بۆ 15,000 پاسەوانی هەیە، یاخود سەرۆکی حکوومەت یاخود دکتۆر بەرهەم، ورتر بڕۆینەوە کاک عومەر فەتاح، فەرماندەی گشتی، بڵێم عەفو سکرتاریەتی بەڕێز مام جەلال، دەیان ئەندامی تری مەکتەب و سیاسی هەمویان لە فەوجیانە بۆ دوولیوە و سێلیوە، واتە لە 500 کەسەوە دەست پێکا بۆ 15,000 بەچی پاسەوانیەکانیان پاسەوانیەکەن. منە پرسم لە خەڵکی کوردستان بەچی پاسەوانیەکەن؟ لە کوردستانە بۆ زانیاری ئێوە بینەرانی NRT نزیکەی 70,000 پاسەوانەیە لە کوردستانە، پاسەوانی پەرلەمانتاران بە قانون ڕێکخراوەتەوە. پەرلەمانتارێ بەقەدەر ئەندام ناوچەیەکی پارتی دیموکرات پاسەوانی تر بیرکەنەوە، پارتی وەکو حزب لە چەند لەق پێک دێت، هەر لەقێک لە دەیان ناوچە پێک دێت، هەر ناوچەیەک پاسەوان بەرپرسی ناوچەکە ئەوەی پەرلەمانتار بگرێت پاسەوان ناکە. نەخێر لە بەڕێوەبەراتی گشتی پاسەوانە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە پارە لە وەرەگرن. دوو هیچ پۆستێکی حکومیشیان نییە؟ نەخێر بەشێوە ناتوانم من لە جەناب بۆ نمونە لەو بابەتانە پێشنەوە بەڵێەوە ئەرکی لیژنەی ناوخۆیە لە پەرلەمانی کوردستان و من لەگەڵ برادرانشا زۆر ڕاوێژمان کردووە پێویستە لە پەرلەمانی کوردستانە یاسایەک دەرخێ بۆ ڕێخستنەوەی پاسەوان شێ ئەبێت لە وڵاتە پاسەوانی هەبێت و هەر یەکی ئەبێت چەند بێت کارزان. حکایەتی پاسەوان بخوین تۆ شتی زۆر سەیری هاتیە، یعنی خەڵکەیە سوور تەکیدین هەمومان جاش بووە، مستەشارف بووە، ئەنفالچی بووە، بەعسی بووە، ئیسە دەیان پاسەوانی هەیە. ژمارەی پاسەوانەکانی ڕەنگە ئەوەندەی ژمارەی پاسەوانی 30 پەرلەمانتار ببێت وە چەکیشیانەیە و مەعاشش وەرەگرین و چۆن لە سەردەمی بەعسا خواردوێت و ئێسش بە هەمان شێوەیە خوا و خەریکی ڕەنگە داگیرکردنی زەوی خەڵکیش بێت، زەوی فەلاح بێت. بۆیە کێشەی پاسەوانی کێشەیەکی گەورەیە و ڕێکخراوەتەوە پاسەوانی پەرلەمانتارەکەت پەرلەمانتاری 3 پاسەوانیە، بەڵام تر هەندێکی ڕەنگە خۆی بەکاری بێنێ، هەندێکی بەکاری نایێنێ، هەندێکی پێویستێتی باشە. غێری پەرلەمان ینی ئەوانەی تر بۆچی ڕێک ناخرێتەوە، بۆچی ناکرێت بە یاسا لە پەرلەمان؟ گرنگ نییە ینی خۆ دەمی هەر لە
لایەنەکەی توانێت باز لە قەیرانی داراییەکە ڕەنگە گەڕاندنەوەی ئەو پارەیە زۆر بڕەپارێکی ئێجگار سۆرەکە کارزان لە ماوەی ڕابردوواتان من زۆر باش لات بڕیارێکی بەڕێز سەرۆکی هەرێمی شەبوو بۆ ڕێخستنەوە ئەم بابەتە بەڵام بڕیارەکەی وا دیارە ئەنجامی نەبووە یعنی مامۆسای ئاینی هەیە لە کوردستانە چەندین پاسەوانی هەیە کە مامۆسای ئاینی لەگەڵ ئەو پەڕی حورمەتمان بۆیان ڕێزیانی خێنە سەرمان بەڵام بە چ قانونێ مامۆسای ئاینی پاسەوانی هەیە مەبەستم هەمووی لە چوارچێوەی پرۆسەیەکی گەندەڵیە یەکێ مەسوولێکی ناسی و ئەوە بە وەرەقەی ئەوەنە وەرەقەیەکی ئەوەی بۆ نووسیە و دە پاسەوان بۆ فڵان کەس دانرێت دە پاسەوانی پێدراوە چێکیشیان پێدراوە ئیمتیازاتیشیان پێدراوە ئەمە دیوێکی دیوی دووەمی ئەم پاسەوانانەی کە دانراون بۆ پەرلەمانتاران وەکو کارمەندی وەزارەتی ناوخۆن ئێستا ئەو پاسەوانانە کارمەندی وەزارەتی ناوخۆن مەفروض نەبووە میشار بێتە پەرلەمانی کوردستانەوە لە ڕاستیە وەزارەتی ناوخۆ خۆی چۆن پاسەوانی بارەگا و بیناکانی تر چەکێکیان پێجار دەمانچەیە کلاشن کۆفێکە ئاوا بیدایە پێیان لێ وەرگرتناتەوە چاودێر بوونایە بەسەری بەڵام من پێم وایە ئەمە یعنی دوو حاڵەتی هەیە یەکەمیانەوەیە کە ئەمە فعلەن خەمخۆریە فراکسیۆنی پارتی دیموکرات خەمخۆرە و دەیەوێت شتێک بۆ دارایی گشتی وڵات بگەڕێرێتەوە دەستیان خۆش بێ ئەگەر بیرەکەیان ئەمەیە بەڵام 100 هەنگاوی تر لە پێشەمەوەی پێکەوە هەمومان پێکەوە بگرینە بەر 100 هەنگاوی تریش لەگەڵ ئەمە ئەبێ بگرینە بەر بەسەن ئەوەی کە باسم کرد بابێن پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان باسیەوە بکەن بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم چەند پاسەوانی هەیە لەسەر چه ئەساسێ بەڕێز جەنابی سەرۆکی حکومەت چەند پاسەوانی هەیە هەریەکە لەم حزبە سیاسیانە بە بزوتنەوەی گۆڕانیشەوە چەند پاسەوانی بۆ تەرخان کراوە لەسەر چه ئەساسێک بەڕێز دکتۆر بەرهەم و بەڕێز کاکۆسەت و هەموو بەڕێزەکانی تر باجارێ ئەمانە ڕێکخینەوە سەر و سەر چاوم بابێن چاکسازی لەو هەموو ئیمتیازاتە زۆر و زەوەندانا بکرێت کە ئەدرێتە وەزیر و بەرپرسە کان و پەرلەمانتارەکان بابێن ئەمانە ڕێکخینەوە بە قانون ڕێکخینەوە بابێن ئەو هەموو پارە دیار نەبووە و دزراوی پارەی نەوت بێنینەوە کە سەدان پرسیارمان لەسەری ئێمەمانانن بابێن داهاتی ناوخۆ ڕێک بکەینەوە بابێن ئەم چاکسازیانە بکەین بە تەکید ئەبێ ئەوەش لە زمنی ئەمانە بکەین یا ئەمەیە کە ئەگەر ئەمە بێ من دەستخۆشیان لێکم بەڵام فەرمونون بە هاوکارمان بن هەر لەم هەفتە زووتر نییە پرۆژە یاسایەک ئامادەکەین بۆ پەیوەست بە ئیمتیازاتی پەرلەمانتار معاش پەرلەمانتار با بۆ نیوە کەمکەینەوە با خانەنشینی پەرلەمانتار نێڵین ئێمە پرۆژەیەکمانەیە هیوادارن بۆمان ئیمزاکەن ئەگەر ئەڵێن با نەبێتە دەستکەوت بۆ گۆڕان کاکە ئێوە پرۆژەیە ئامادەکەن ئێمە بۆتان ئیمزاکەین دەستخۆشیشتان لێکەین بابێتە ئیمتیازاتیش بۆ پارتی بۆ ئەوەی کە خانەنشینی پەرلەمانتاری بەم شێوە بێمانایی ئێستا نەمێنێت من ئێستا تەمەنم 31 ساڵە معقول نییە لە تەمەنی 33 ساڵیا بە 6 ملیۆن دینار تەقاعد بم تاو کاتێک کە ئەمرم پەرلەمانتاری پارتی وێشێتی ناڵێ من پەرلەمانتاری گۆڕان ئەڵێم لە خولەکانی پێشوە 2 ساڵ پەرلەمانتاری کردووە ئێستا هەمومانگە 6 ملیۆن دینار یان 4 ساڵەکەشی تاو نەکردووە هەمومانگە 6 ملیۆن دینار وەرەگرێت ئەمە خەڵک تەمەڵەکە من پێم وایە ئەگەر پەرلەمانتارێک توانای ئەوەی هەبێ پەرلەمانتارێکی باش بێت دوای پەرلەمانتارێکەش توانێت ئیشی باشکە بەڵام ئەگەر پەرلەمانتارێک پێی وابێت دوای پەرلەمانتاری کاری دەست ناکەوێت لە برسا ئەمرێت ئەوە دیارە ئێسش ناتوانێت هیچ ئیشێ بکە ئەگەر ئێسشێکی نتوانێت هیچ ئیشێ بکە نەشانی ئەوەیە ئەو موچە زۆرەی هەبێت نەشانی ئەوەشە تەقاوت کرێت باشە ئەو پرۆژێتان تەقدیم کردو لە پەرلەمان بەڵێ ئێمە ساڵ و نیوە پێش ئێسم پرۆژەمان تەقدیم کردووە باشە بڵاویشمان کردوێتەوە ئێستش لەم منبەرەی ئێوە داواکەین ئێمە وەک فراکسیۆنی گۆڕان امتیازاتی پەرلەمانتار وەزیرەکان پلە هاوشێوەکانیان بەڕاستی زۆرە تەنە حاکمەکانیش حاکمێ لە کوردستان مانگی 13 ملیۆن دینار وەرەگرێ وڵات پڕە لە دز و مەسئولی دز و دادگاکان هیچ بەرپرسێکی دزیتیانە 13 ملیۆن دینار وەرەگرێت واتە بای ئەو پارەی نییە کە ئیشەکەی لەسەرەکە بە هەزاران کەسن لە وڵاتە بەبێەوەی سعاتێک فەرمانبەر بن بە پلەی بەڕێوەبەری گشتی بە 2 ملیۆن خانەنشین کراون 43 کەسن 1 سعات وەزیر نەبوون بە وەزیری تەقاعد کراون فەرموون با پرۆسێ دەست پێ بکەین پێکەوە بۆم پلە باڵانە هەمومان چاکی کەینەوە ڕێکی خێنەوە ناقانونیەکان لابین عەدالەتی تیا دەست بکەین ئەمە امتیازات و دەستکەوتە نەک کلاشین کۆفێک لای پەرلەمانتارێک بێت ئەگەر وەریگرێت کە ئێمە خۆمانت باوەڕمان پێ نییە لەو کاتێک کە وەزعی کوردستان و دوای هەفتەی شوبات لەو پەڕی ناپۆی ئەمە بێچەک و بێ پاسەوان گەڕای بەڵێ من 3 پاسەوانم تەعین کردووە بەڵام نەچەکیان پێونەین بەڵکو بەشێکیان بۆ ڕێخستنەوە ئیش و کار بۆ پێ من لە کۆمەڵە لیژانم ئیشم زۆرە و هات و چۆ و ئەوانە و دوو من پێم وایە پەرلەمانتار پێویستە ئۆتۆمبیلی
بەلای کەمەوە سایقێکی بێت مەسەن من بۆ نمونە بەردەوام تەلەفۆنم بۆیە جوابی تەلەفۆنە دەمەوە ئاگام لە سیارەکە نامێن تووشی حادیسەیە بم ئەمە خراپە من پێم وایە ئەگەر پەرلەمانتارێک ئیشی پەرلەمانتاری بکە بەڕاستی سپاسەوانێکیشی ئەکرێ هەبێت و ئەکرێت شۆفێریشی هەبێت بەڵام ئیشەکەی خۆی بەباشی بکات ئەو موچە زۆرەی نەبێت بە تۆزێک لەسەر تۆ بۆستینانی بۆچی بۆ عەلی حەمە ساڵح سێ پاسەوان پێویستە ئەمە بە قانون ڕێکخراوە کارزان من داوام نەکردووە تەمە ناکەم بەیان بەڵام خۆتوانی ڕەتی بڵێتەوە نەتەوێت یان پاسەوانێکت من خستوم نەتە ئیش هەرچێکە نەمێ شۆ بێ بە گەندەڵی من تەمە ناکەم بەیانی بۆ ئەمە ئێمە حازری ئێمە وەکو فراکسیۆنی گۆران حازرین بابیکەن بە یەک پاسەوان و سکرتێریە چکە پەرلەمانتار بەڕاستی من دەیان جار بە سەرۆکی پەرلەمان و برادرانیش وتووە پەرلەمانتار سێ پاسەوانی ناوێ سکرتێریەکەوێ کەسێکی شارەزا بێ هاوکاری کە مەسەڵەن من بەردەوام کەسێک لە بواری نەوتە یارمەتیمدا لە داراییە یارمەتیمدا لەوە بەرهێنانە یارمەتیمدا پێویستم بە سێ پاسەوان نیە تۆ لە ناچاریە زۆر جار ئەم ئیشانە بە پاسەوانەکان دەکەین بەڵێ بەتەکید ئێمە لەگەڵ منە لە مەسەلەی نەوتا لە مەسەلەی بودجەیە با بڵێن تۆ پاسەوانەکە دەتوانێت هاوکاریت بکات تۆ خەڵکێکت داناوە لە بری پاسەوانە هەر پاسەوانم داناوە بەڵام هاوکارتەکەن لە شوێنێ ڕۆن کۆمەڵە کەیسی بۆێنن کۆمەڵە کەیسی تر بۆنەوە ڕەنگە خۆفریانەکەویت بۆ ئەمانە هاوکارتەکەن بەڵام ئەوە کاینتر بە ناچاری خەڵکێک کە لە دەرەوەی پەرلەمانە پاسەوانیشی نییە وەک دۆست وەک هاوکاری ڕاوێژیان پێکردووە باشە لە پەڕەی خۆت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک من هەر ئەمڕۆ تۆ چەند بابەتێکت دانا هەستم کرد کاردانەوەیکی توند بۆ بەرامبەر بە فراکسیۆنی زەرد وایە بابەتەساسی من کردم تەواوە کارزان بابەتەکە کاردانەوەی تونت و نەرمیە ئەگەر قسە لەسەر گەندەڵی پەرلەمان کەین کە من قسەی لەسەر دەکەم وردە وردە کەیسەکانیشم حاسر کردووە هەموو شێ دەمەدادکە ئەبێ هەمووی هەڵدەینەوە پێکەوە هەمووشی چاکەین پێکەوە بۆ نمونە تۆ لا طبیعیە سەرۆک پەرلەمانی هەبوو بێت لە ڕابردووتە بە چیلۆ ئاڵتۆنی کڕی بێ و بەسەر فەرمانبەران نا بەڵێ بە تەکید هەبووە لا طبیعی بێت سەرۆک پەرلەمان بەڵێ بە پارەی پەرلەمان بۆ چێ کڕاوە ئاڵتونەکە بۆ فەرمانبەری ناو پەرلەمان کراوە پێشی دراوە لا طبیعی بێت سەرۆک پەرلەمانی لە ماوەی ڕابردووە سێ خوشکەزای لە یەک ماڵە لە یەک ماڵەواتە دوو خوشک و برایەک بەبێەوەی بڕوانامەیان نەبێت بیان کاتە ڕاوێژکار خەزوری لە تەمەنی گەورە بکاتە ڕاوێژکار برای لە تەمەنی گەورە بکاتە ڕاوێژکای مامی بووکو کوڕەکەی مەسەن خاڵ و خوارزایەکی تری یعنی هەر لە عایلەکان نزیکەی 8 کەس بکات بە ڕاوێژکار بە معاشێکی زۆر گەورە بەبێ هیچ ڕاوێژێک پێشکەشکن خانەنشینیان کە هەر ڕاوێژکارێکی سەرۆک پەرلەمانێک لە خولی پێشترە هەر ڕاوێژکارێکی 16 دەفتەری بدرێتێت لەسەر چ بنەمایە هەر ڕاوێژکارێک 16 دەفتەری یعنی ئەمانە هەمووی لە لا طبیعیە لە لاو طبیعیە با 1 ملیۆن دلار خولی پێشوو کامێرە کرابێ بۆم پەرلەمانە 1 سعات ئیشی پێ نەکرابێ پێچا بێتەوە و هەروار ڕۆشت بێت لاو طبیعی بێت جێگری سەرۆکی پەرلەمان ڕۆشتەوە بۆ نمونە هیچ بەکارهێنراوە پێچراوەتەوە ئێستا نازانم فرێدەن چیلەکەن بە کەڵک ناتوە لاو طبیعی بێت جێگری سەرۆک پەرلەمانی لە خوڕەکانی پێشووتا ئۆتۆمبیلێکی کامیری زۆر باشی کڕی بێ بۆ کوڕەکەی لەبەرەوەی لە مەکتەبە دەرچۆ بەناوی پاسەوانی کرد بێ و بەپارەی پەرلەمان بەڵێ بەپارەی پەرلەمان لاو طبیعی بێت مەسەن بۆ نمونە سکرتێری پەرلەمان چەندین ئۆتۆمبیلی وەرگرت بێت لەگەڵ خۆشە لێگزێکی 11 دەفتەری ئۆتۆمبیلەکانی بردبێت لاو طبیعی بێت جێگرێکی تری پەرلەمان 48 ملیۆنی ئۆتۆمبیلێکی وەرگرت بێت کە ئەشڕوا لێگزێکی 11 دەفتەریەوە یعنی لا طبیعی بێت مەسەن بۆ چوار ڕاوێژکار 4 ئۆتۆمبیلیان بر لەم دوایان ڕاتبەکەشیان قەتع کرا و جا ئۆتۆمبیلەکانیان لێوەرکردنەوە کە تەقاعود بوون یعنی لا طبیعی بێت دەیان ملیار دینار لە پەرلەمانە بە ناوی تەعمیراتەوە گەندەڵی تیا کراوە و خورا و دزی تیا کراوە دزی مستەلەحی دزی ژوورێکی زۆر بەسیط هەیە لەوانەیە دەیان زۆر زیاتر لە 100 ملیۆن دینار لە تەعمیرات یەک ژوورە خەرج کرا بێت لە کاتێکە من بەیەک لە سەردەی ئەوە و تەعمیراتێت دروستەکەم و هەموو ئەمانەت لە لا طبیعی بێت لە لا طبیعی بێت ئەخ بەس ناتوانم لەم طبیعی بێت من پێتەڵم من وعدە دەمەوە هەموو کەیسانە بە محکەمە ئەوەی تر دوو حاکم ئیش ناکە قوڕی کوێ بکەم بەسەرما من هەموو ئەم کەیسانەیە بە محکەمە و لە بەردەم مایە هەموو ئەمانەت لە لا طبیعی بێ بەڵام سەرۆکایەتی پەرلەمان هەرسێکیان بە ئیمزای بەڕێز سکرتێری پەرلەمان کتابێ بکەن بڵێن هەرچەند من ڕەنگە ئەمەشیانم لەلا ئاسایی نەبێت ئەمەشیانم لەلا ئاسایی نەبێت بڵێن 111 پەرلەمانتارمانەیە کە من دڵنیاتێکمەوە نیوەی نایەوێت جگە لە فراکسیۆنی گۆران پێویستی بە چەک نییە من چەک چی لێ باش فەمو دەمانچان نامێت بۆچیمە هەموو ئەمانەی لەلا طبیعی نەبێت بەڵام پەرلەمانتارێک کلاشینکۆفێکی لابێ بۆ 2 ساڵ و دوای بیداتەوە
دوای 2 ساڵەکەش بیداتەوە بەس ئەمە گەندەڵیە لە کاتێک ئێمە هەمومان زانین من ئەم خواست ئێستا ئێمە مناقشەیەکی عەقڵانی لەسەر دۆسەی سەرۆکایەتی هەرێم بکەین لەسەر کێشەی نەوت بکەین لەسەر کێشەی بێموچەیی بکەین لەسەر ئەوەی ئەمڕۆ قەرارێکی دەرچوانوێ غاز لەسەر خەڵک گران بکەین بەڵسین بەرەو گران بوونە ڕوا هەر لەوانەیە ئەمڕۆ هاوڕێیانی فراکسیۆنی پارتی ئەویان باسکە کۆنتراکتێک کرابێ بۆەوەی کۆمپانیایەک نەوتی خاو بەنزین و ئەوانە ناوخوا پێفرۆشن بای هەزار ئەو چەکە پارەی تیا دەستکەوت بێت ینی هەموو ئەم گەندەڵیانی کوردستان کە ڕۆ ڕۆژانەی بملاما تەبیعی بێ ئەگەر دۆسەی گەندەڵی بەفیرۆدانی پارە لە پەرلەمانە هەر ئەمەیە ئەوێ سەرۆکی پەرلەمان عیدام کردی ئەگەر هەر ئەمەیە باشە منجە پرسم ئەمەیە بۆ نمونە قسە هەیە لەسەرەوەی سەرۆکی ئێستای پەرلەمانی کوردستان جارە با من لە تۆ پرسم چەند کەسی دامەزراندووە سەرۆکی ئێستای پەرلەمان ئەوەی من زانیوە بەشێک لەوانەی کە دامەزراون پێشتر عەقد بوون واتە هیچ پەیوەندی بە گۆڕانوەنی هەر گۆڕانش نەبوون کراون بە هەمیشەی بەڵام بەپێی زانیاریەکانی من 63 کەسی بەڕاوێژکار نەنا بە هەمووی 64 کەس دامەزراوە بە پلەی ڕاوێژکار نەخێر ئەی چۆنەوە هەمووی ئەوەی بڵاویش بووە ڕۆژنامەی ڕوودا و بڵاوی کردەوە 14 ڕاوێژکار دامەزراوە لەم 14 گۆڕانی کاکە یەکگرتووی تایە کۆمەڵی تایە پارتی تایە بەڵێ پارتیشی تایە بۆ هەموو حزبەکانی تایە ئەم فەرمان بەیانەش دیسانەوە دڵڕاگرتن بۆ ئەمەیان زەڕوریەت بوونیان ئەمە خەڵکی زەڕور بوون بۆ پەرلەمان دوو با قسەکەم تاوکەم بەشێ لەمانە ڕاوێژکار نین کێشەکە ئەوەیە بەغەڵەت سیستەمەکەدا ڕێژاوتەوە مەسەن سەرۆکی دیوانی پەرلەمان دامەزراوە لەسەر حسابی گۆڕان ئەمە سەرۆکی دیوانی پەرلەمانە بەڵام پلەکەی ئەنووسێ ڕاوێژکار مەسەن مدیر مەکتەبی وەزیری سەرۆکی پەرلەمان ئەمە مدیر مەکتەبە وانە ئەبێ هەبێت نانووسێ مدیر مەکتەب ئەنووسێ ڕاوێژکار بۆ نمونە بۆ ئەمە خەلە لە یان حاڵەتێکی ئاساییە خەلەلی ئیداری بۆ حەل نەکراوە تۆ ئیدارە بێ لەسەر حەلکردنی ئەمە نەخێرە بێ حەل کرێتەمە ئەی بۆچی نەکراوە لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانە لە مناقشەیە بێ ئەمە حەل کرێت کاکەزا بێ هەیکەلی ئیداری مەسەن بۆ نمونە تۆ سەرۆکی پەرلەمانەوە پلەیەکی دیاری کراوە هەیە مەسەن جێگری سەرۆکی پەرلەمان پلەیەکی دیاری کراوە هەیە پاشان بەڕێوبەری بەشە خەبیر نییە لە پەرلەمان بە خەبیر باشە بەس ئاخر بە ڕاوێژکارە کێ حەل بکرێت کاک عەلی 2 ساڵتان تەواو کرد بەڵێ ڕاستە کەی بکرێت ڕاستە ئەمە ئەوە لە پێڕەوی ناوخۆی ئەوە لەبەر ئەم سەرۆکاتی هەرێمە پێڕەوی ناوخۆکە دواخرا دوای پێڕەوی ناوخۆکە بە دڵنیاییەوە ئەبێت دەست پێ بە هەر ئەمە نییە کاک من ئەگەر سەرۆکی پەرلەمان ڕاوێژکارێکی بەناقانونی داناوە با دەستەی نەسا و دیوانی چاودێری دارایی بیتاتە محکەمە بەڵام بەس ئێوە هەر خۆتان ینی بازدەوە دەکەن دەستەی نەزاهە دەسەڵاتی نییە خۆ بۆ خەڵکنیان بێ بۆ ئێوە هەیە بابمان دەنەوە بەخوا نەکەس چاویان لیسەرزی دەکات و نەکەس قسەکە بەڵام لە پێش سەرۆکی پەرلەمان ئەم خولەی پەرلەمان دەیان کەس بەبێ خۆی ڕاوێژکار بەلایکەمەوە بێ بڕوانەمەی بەکارلێوەسیە بێت دەیان کەس لە خزم و کەسوکاری ئەوانەی کە پێشتر لە سەرۆکاتی و پەرلەمانە بەوانەی ئێستاشەوە کراون بە ڕاوێژکار و شارەزا نەخێر هیچ خزمێکی سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمانیش من نەبینیوە خزمی نزیکی من قسەی حەقەکەم بەرامبەرایکە بێت سکرتێری پەرلەمانیش من نەبینیوە کراون بە ڕاوێژکار و شارەزا بەبێ ئەوەی بڕوانامەیان هەبوو بێت تەنانەت شتێکە بوو کە من چوومە پەرلەمانەوە ئەنووت زۆربەی فەرمانبەرەکانی پەرلەمان شێوەیان لەیەکە چێ لەبەرەوەی لە 15-20 ئایلەوە هەمووی لەسەر ئەساسی خزم و کەسوکاردا بمبورە باشە بەس وتت سەرۆکی پەرلەمان خزمی ئەویتیانە و هیچ سکرتێریشی تیانە بەس بۆچی ناوی جێگرەکەیت نەبرد لەبەرەوە جێگرەکەشی باشە بمبورە باشە بەڵام کاک عەلی ئەو ژمارەیە 64 گەر لە هەموو لایەنەکانیان چی من ڕاوێژکاری ئەوم دەست نەکرد بەڵام بەپلەی ئاسایی کارگوزاری بەپلەی ڕاوێژکاریش بەپلەی ڕاوێژکار 14 بۆم عەرز کردی لە هەموو حزبانە پێک دێت و کێشەکە ئەوەیە پلە ئیداریەکانیش بە ڕاوێژکار هاتووە باشە بەس بۆچی یعنی ئەم 64 کەسە لە ئێستا ینی پەرلەمان نەقسی هەبووە لەم 2 ساڵی ئازانم نەقسی هەبووە یان ئەمە کۆمەڵی خەڵک بوون کە زەڕور بووە لەسەر گۆڕان جیام کاتەوە لە مؤسسە حکوومەتەکانە هاتووە لە پەرلەمانە لەسەر گۆڕان کارزان گۆڕان تا ئیسا سەدان کەسی هێشتا نامبڕاو سزادراوی سیاسی هێشتا نەگەڕاونەتەوە سەرکارەکان یان ئێمە ڕۆژانەوانە کە تەلەفۆنمان بۆ کەن هەست بە خەجاڵەتیەکەین لە پەرلەمان و لە حکوومەتەکەین هاوڕێکانمان لەسەر ئێمە لەسەر ئەوەی لافتەی گۆڕانیان هەڵواسیە لەسەوەی دەنگیان بۆ گۆڕان کردنانیان بڕاو وەزیری پێشمەرگە و بریکاری وەزیری ناوخۆش گۆڕان نەگەڕاونەتەوە تایسە نەخێر ئەگەر جێ ئەمانەمان کرداتەوە ئەوە دایانی تر بووە بەڵام واقع بین بە سەرۆکی پەرلەمان پۆستێکی باڵایە یعنی نابێت چایچەکەی خۆی داینێ چایچی ئەمنیەتی ئەوە نابێ مەکتەبەکەی خۆی فەرمانبەرەکانی دانێت نابێ متمانەی بە سکرتێری خۆی و مدیر مەکتەبی خۆی هەبێت نابێ متمانەی بە ڕاوێژکاری عیلاقاتەکەی خۆی هەبێت کە خۆی دانێ مدیر عامی دیوانی پەرلەمان فەرمانبەرێکی دامەزاندووە نابێ سیقەی پێی هەبێت
ئەمانە یعنی ئەم شتانە بووە ئەوە کانتیش بەس بۆچی دەخۆی داینەنێ جێ متمانە نابێ ئەم قسە بۆ دنیا ڕاستە بەڵێ من دڵنیام تۆش سەرۆکی پەرلەمان بیت کەسێکەکەیتە چایشی خۆ سیقە لەسەری بێت لەبەرەوەی هەموو نیە نەکات دەزانێت کەسێکەکەیتە سکرتێری خۆ سیقەت لەسەریە بێت کەسێکەکەیتە مەتیر مەکتەبی خۆ سیقەت لەسەریە ئەخر بۆ ئەم خەڵکانە خەڵکن لە مؤسسەیەک ئیشەکەن ینی وانە ئەزین چۆنە هەمومان دۆخی کوردستان باش زانین ئەزین باشە منش بە دوای وەڵامی ئەوەیە بۆ دنیا من ئەو سێ کەسەی کە دامناوە لەگەڵ خۆما سێ کەسن کەسی قەم پێیانە لەبەرەوەی هەموو ڕۆژێ لەگەڵمان هەموو ئیشەکانم پێکەوەکەن یعنی ئەوە میسالی نەبین من کتابێ بکەم بۆ وەزیری ناوخۆ بڵێن بە ئارەزوی خۆ سێ کەسم بۆ دانێ نەخێر شتی وا ناکەم یعنی با ڕاستگۆ بین ئەوە سەرۆکی پەرلەمانی شوای کردووە و سکرتێری پەرلەمانی جێگری سەو یعنی چۆن بەڵێ جێگری سەرۆکی پەرلەمانە بێ سکرتێرەکەی بۆ دانرێ بۆی دامەزراوە ئەبێ مۆزەفەکەی جێگری سەرۆکی پەرلەمان بۆی دامەزرێ سکرتێری پەرلەمانیشی تایە یعنی ئەمە نییە گۆران هات بێ سەرۆکایەتی پەرلەمانی وەکو خەنیمێ گرت بێت و وەری گرت بێت دوو یعنی من یەک معادلت پێڵێم بڕۆن بە دووادا چونکەن وەکێنارتی مەسروفاتی پەرلەمان لە 2013 بەراورد کە بە 2015 چواردە 20 ملیۆن دۆلار کەمی کردووە 20 ملیۆن دۆلار کەمی کردووە لە 45 ملیۆن دۆلارەوە تقریبان ئەگەر غەڵەت نەبم هاتووە بۆ 23 ملیۆن 22 ملیۆن دۆلار ئەی باش ئەگەر گەندەڵی بکەی پارە چۆن کەمەکە ئەگەر چاکسازینەکەی پارە چۆن کەمەکە یعنی ئەمانە شتی ڕەوان بێن بامی مناقەشەی ئەوە بکەین ئێستش خۆ ڕەنگە سەرۆکی پەرلەمانیش کەم و کورتیە بێت بەڵام فەرمون پێکەوە لیژنەی کاروباری پەرلەمان هەیە دارایی هەیە ئەڕۆین هەموو چێکی هەموو حسابات و هاوکاریەکانی سەرۆکی پەرلەمانی ئەم خولەشەکەین هی خولەکانی پێشووتریشەکەین هەرکێک کەم و کورتی تیا بوو دەستەی نەزاها و دیوانی چاودێری و داواکاری گشتی و هەمویان پێکەوە بەڵام تۆ ناکرێ بێ لە ڕۆژێکی پشوا کەس نەزانێ هۆکارەکەی چییە بەلاقێ بخوێنیتەوە و ئەلەساس ینی من تەمە ناکەم ئەم ئیرادە ئەوە بێ کە فراکسیۆنی سەرتیش بەڵێ قەنەعەتیان وایە ئەبێ چاکسازی بکرێت لە وڵاتە ئێمە شاوکاریانین دەستخۆشییان لەکەین بەڵام پێکەوە با بە یەک تیم ئەوان پێشی تیمەکەش بن ئێمە لە دوای ئەوەسین با بڕۆین دەست بین بۆ دارایی نەوت کۆمەڵە بەرپرسی گەندەڵ هەن من تاوەکو ێستا نزیکەی 30 بەرپرسم داوەتە محکەمە کەس هیچی محکەمە نەکراوە لە ڕێگەی دەستەی نەزاها و داواکاری گشتووە ئەوانش بین بە محکەمە بە دوواداچون بۆ داهاتی خاڵە سنووریەکانیشکەین مەلەفەکانی ڕابردوو هەڵدەینەوە لە ئێساشتا پرۆژ ئەگەر ئەمانە هەموو یەکەین سەر و سەر چاو بەڵام لا تقربوا الصلاة وأنتم سكارى ئەمە نابێت بەس ئاخر شتێکم خوێندەوە لە قسەکانی تۆ ینی من ئەمڕۆ لە پەیامەکەشتا ئەوەم بینی ئەگەر ئەوان بێدەنگ بن ئێوەش بێدەنگە بن قسەکە ئەمەیە من پێتەڵێم کاکە کارزان من هەموو ئەم کەیسانم حاضر کردەوە من تاوەکو ئێستا 40-50 کەیسم داوەتە محکەمە و داواکاری گشتی بێدەنگ بوون نییە لە بەرنامە نییە بەس کەسیان ئەوەیان حاکم من لە داواکاری گشتی و دەستەی ناتوانن لە دادگاوە لە پەرلەمانەوە ناتوانن یعنی ئەو بابەت دوو چۆرە توانی ئێمە لە مناقەشاین بۆ ئەوەی سەرۆکی دەستەی نزاهە جارێ بانکەین بزانین خەلەکەی لای ئەوەی لای محکەمەیە ئەگەر لای ئەو بێ عیلاجمان پێکرێت چکە ئەو سەر بە پەرلەمانە ئەتوانین ئیجراعاتی لەگەڵکەین ساحبی سقەی لەکەینەوە تا دواتر ئەگەر لە مەحاکمیش بێ نەخێر هیچمان پێ ناکرێت لەبەرەوەی محکەمە عەلە ئەساس سەر بەخۆی باشە سوپاسەکەم کاتی بانگە دەتوانی ئەو بخۆیتەوانێ ئێستا دەمێ بچینە سەر بابەتێکی دیکە کاغالی دیارە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش کۆمنتێکی زۆر هاتووە کۆمنتەکان تاوەکو ئێستا گەیشتووەتە زیاتر لە 600 کۆمنت بەڵام لە ماوەی ڕابردووە وەزیری دارایی کە لە بزوتنەوەی گۆرانە بابەتێک باس کراوەی کە لە ڕێگەی بانکێکی حیزبیەوە یان نزیک لە کەسێکی حیزبیەوە موچەی فەرمانبەراندا بەش دەکا ئەم بڕیارە بۆچی بوو یعنی لەبەرەوەی هیچ شوێنێکی دیکە نەبوو چۆن بوو یعنی بۆ بابەتێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە میدیا لە ناو خەڵکدا قسەی زۆری لەسەر کرا دیارە لەبەر ئەوەی وەزیری دارایی لە گۆڕانە ئێمە بە ئەرکی خۆمانزانی لە هەموو وەزیرێک زیاتر چاودێر بین بەسەرەوە و لە هەموو فراکسیۆنی تر زیاتر متابعەیان کەیسە بکەین بۆ ئەوەی وەزیری داراییش ئینسانە ڕەنگە غەڵەتێ بکات بەڵام بابەتکە بەم شوی خوارە بوو کە عەرزی جەناب دەکەم چوین ئەو ڕاکانمان سیر کرد دەرمانێنا 4 مانگ پێش ئەوە ئەمان تەڵەبێکیان ئاڕاستی هەموو بانقەکان کردووە هەموو کۆمپانیەکان و شەریکاتی بواری ئایتی و بانقیش پێکەوە طبعاً ئێمە ئەمانەوەی لە کوردستانە سیستەمی موچە بکەین بە شێوەی ماستەرکارد دابەشکرێت بۆ ئەوەی دوو موچەی نەهێڵڕێت بۆ ئەوەی ئاسانکاری بۆ فەرمانبەران بکرێت و تا دواتر کۆمەڵێک کۆمپانیا کۆمەڵێک بانک تەقدیمیان کردووە
تاوەکو ئێستا 4 بانکیان بانک کوردستان وەزارەتی خوێندنی باڵای بۆ دەرچووە بانکی ژیان و کۆمەڵە بەواتەوە بانک کوردستان تاوەکو ئێستا تەنیا وەزارەتی خوێندنی باڵای بۆ دەرچووە موچەی فەرمانبەرانی پێوە نەدراوە لەسەر 2 ئەساس کێبڕکێکەوە کۆمەڵێک بانکی ترەوە تازەکی هاتوون لێرەشەوە داواکەین هەر بانقێکی تر ئێستش ئەتوانێت لەسەر 2 ئەساس کێ باشترین خزمەتگوزاری پێشکەشەکە بە کەمترین نرخ ئەدرێبەوە من تاکی دەکەم و بانک کوردستان تەنیا وەزارەتی خوێندنی باڵای پێدراوە لە بڕیارەکەی وەزارەتی دارایی هەم بۆ بانک کوردستان بۆ بانکەکانی تریش بانکێکی تریش هەیە وەزارەتی بازرگانی پێشتر پێدرا بوو کێ 3 مانگ تەجروبەیە کێ باشترین خزمەتگوزاری ینی کە بۆش دەرەچێ مەرجنیە بدرێتێ وەکو لە بڕیارەکە هاتێ بۆ 3 مانگە ئەدرێبەوە بۆیە بە تاکید ئەمەی کە پەیوەندی بە دابەشکردنی مەعاشەوە بوو احتیکار نەکراوە بۆ بانکی کوردستانی نێودەوڵەتی تایسە وەزارەتی خوێندنی باڵای پێدراوە هیوادارین بانکەکانی تر بکەونە منافەسە لە بانکی کوردستانە بانک کوردستانیش لەگەڵەوانە بکەوێتە منافەسە کێ بە هەرزانترین نرخ پێشکەشێکە وە خەدەماتەکە لە هەمووی مهمترە چونکە ئێسەوەی بانک کوردستان مشکلەیەکی تایە تا ئەم ساتە من و تۆ گفتوگۆکەین ئەو سنتەری لە هەرسێ محافەزەکەی کوردستانە هەیە بەڵام خۆ موظفی خوێندنی باڵامان ئێمە لە کەلارە نەخێر کارگوزارمان ئێسەر بە وەزارەتی خوێندنی باڵایە مەعاشکەی 300,000 ئەکرێ بۆ کارتێ بێ بۆ سلێمانی مەعاشکە وەرگێت و بگەڕێتەوە شتیوانە ئەبێ ئەو بانقانە لە هەموو قەزاکان بنکەیان هەبێت و لە هەموو قەزا و ناحیەکانە بتوانن موچە دابەشکەن تەنیا ئەوە نییە بەڵکو ئەبێت تۆڕێکی پەیوەندی بە قوت لە نێوان بانکەکانی شابێت بۆی بە باشترین شێوەیە من لێرەوە تۆ بینەران دڵنیاکەمەوە لێرە تۆ بینەران دڵنیاکەمەوە نەوەزارەتی دارایی ئەمەی کردووە نە ئێمە ڕێگەی دەین ئەم پرسە بۆ بانقێک ئێتیار باشە قسەکە لە ناو خەڵکداوە بوو ینی لە ماوەی ڕابردوودا ڕەنگە هەر بۆ خۆت زۆرترین قسەت کردبێ لەسەر بانکی کوردستان بۆچی لە ئێستادا وەزیرێکی گۆران دێت ئەم ئۆفەرە دەداتە بانکی کوردستان قسەکە ئەوە بووە من قسە لەگەڵ لەسەر هەر کەسێکم کە احتیکار کاجا گۆڕان بێچێتی بێ پارتی بێت من دیسان وەتاکی دەکەمەوە نەیداوە بە بانکی کوردستان بانکی کوردستان لە چوارچەوەی کێبرکێکە بەشداری کردووە تەنیا وەزارەتی خوێندنی باڵای بەرکەوتووە ڕەنگە بانی وەزارەتی خوێندنی باڵا 26,000 موظفیە پێم وابێت پێی دراوە بانقێکی تر بێ وەزارەتی پەروەردەی پێ بدەکە نزیکەی 140,000 موظفی هەیە بانقێکی تر بێ وەزارەتی پێشمەرگەی پێ بدە نزیکەی دڵنیاتەکەمەوە ئێمەش ڕێگە نادەین ینی ئەگەر وا بکەین کەواتە ئەم درۆ لەگەڵ خۆمان ناکەین ئەم خۆمانی لاکەین ئەم درۆ لەگەڵ خەڵکاکەین شتیوا دڵنیا بەڕوونادا دڵنیا بەوە دوو کات لە پێشمانە کات لە پێشمانە 6 مانگ تر تۆ منە بینیتەوە خەڵکەمانە بینێتەوە ئەڵێ نەخێر ڕاستان نەکرەوە هەمووی درا بە بانکی کوردستان لە کاتێکا فلان بانک لە کوردستان باشتری توانی بکات باشە سوپاس دەکەم چەند کۆمنتێکت بۆ دەخوێنەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەیات بروجی دەڵێ گۆڕان کوا بەڵێنەکانتانەوەی بە خەڵکی کوردستانتاندا بەڵێ گۆڕان ڕاستە زۆر بەڵێنی بە خەڵکی کوردستاندا لەبەر دوو هۆکاری جێبەجێ نەکراوە یەکیان گۆڕان خەڵک بای 24 کورسی دەنگی بە گۆڕاندا هیچ قانونێک بە 24 کورسی دەرناچێت لە پەرلەمانە بە 40 کورسیش دەرناچێت لە پەرلەمانە من پێ دەڵێم بەڵێ ئێمە بەڵێنماندا ئیمتیازاتی پەرلەمانتار وەزیروانە کەم کەینەوە ئەو پرۆژەمانە 24 کەسی دەی فەرموچێدا ئەمانە پێمان ناکرێت کەس دامتان ناکە لە فراکسیۆنەکان تا ئێستا با لە هەندێک بۆنمە فراکسیۆنی یەکگرتو و فراکسیۆنی کۆماڵ هەندێک برادر لە ناو فراکسیۆنی یەکێتی ڕێیان باشە بەڵام شتەکە تاوکە ئێستا نەبووەتە شتێکی دەستە جەمعی 50 دەنگیشی بۆ کۆ بێتەوە 40 دەنگیشی بۆ کۆ بێتەوە یعنی من بەسەراحەت دەڵێم فەرموو ئێمە 24 دەنگین ئەیکەن وەک جاران ئامادەین بەڵام خەڵک کوردستان بای 56 کورسی دەنگی بە ئێمە نەیە بای 24 کورسی دەنگی بە بەشێکی هەمانم قەیرانە دارایە زین چی بەسەر کوردستانی هێناوە لە کاتێکا شەڕی داعشە تێچوونێکی زۆرە من یەک نمونەوە بۆ باسەکەم پێرێ لەگەڵ بۆ کێشەیە تەلەفۆنم کرد بۆ بانقی بازرگانی کاکاوە لەوێ وتم کاکە مەشاری ئەوە ساڵ پارەی وتی عەلی پارە نییە پارەی چی تەرخانکەم ئەوە کێشەی ئەوە مێداوای پارەیەکەن ئاو بۆ پێشمەرگە نازانم چۆن پارەکە پیاکەم ینی وڵاتەکە تووشی ئەم دۆخە بۆ تۆ بڕانی پار لە عام سەرباری ئەمەش دارایی نەوتۆک جاران گەندەڵیەکی هێزگار سوەری تایە کە لە ئایندە ئەمە ورد و درشتیە خەینە ڕوو داهاتی خاڵە سنووریەکان تاوەکو ئێستا هەرچە وەزارەتی دارایی خەریکی پرۆژەیەکە بەڵام لێرەوە هیواداری سەرۆکی حکوومەت وەجێگرەکەی وەزیرەکانی تریش هاوکارکەن داهاتی ناوخۆ بە شێوەیەکی ئەو تۆ ڕێک نەخراوەتەوە داهاتی نەوتوەک خۆیەتی بە تایبەتی ساڵی 2014 101 پرسیارمان لەسەری هەیە
ئەمانە نەکراوە ئەگەر نایەمە وەکو بەڵێنە هەرکەی وەزیرێکی گۆڕانتان بینی مەتری عەرز مدیر عامێکی بە ناقانونی دا سوڕاوێکی گۆڕان دایپێ کەسێکیان بە ناقانونی تەقاعود کرد درۆمان کرد لەگەڵ ئەو پەیامەی خۆمان کردمانە محاسبەمان ئەم قسانت بۆ ئەوەیە کە بڵێ بەو حەجمەی ئێستامان لە پەرلەمانی کوردستان ناتوانین ئەو بەڵێنانە ببینە سەر کە بە خەڵکمان نا کارزان تۆ من دڵنیام لەوەی کە تۆ پیاوێکی خوێنەواری هەر حزبێک بەرنامەی انتخابی داڕێژێتەوە ئەو بەرنامە لەسەر بنەما داڕێژێتەوە کە خۆی هێزی یەکەم بێت بۆ پێکێنانی حکوومەت ئێمە لەسەر بنەما بەرنامان داڕشتۆتەوە نەکەوەی ئەنگ چی بکەین خۆی گرتووی ئیسلامیش بەرنامەی جوانی هەبوو بەڵام داما چی باشە دەکوسی مەسەلەن چی ئەبووە ئێمە بیکەین نەما بمبورە دانیار کۆسرەتی دەڵێ کەی پرۆژەکەی گۆڕان ئەوەی پێشەوە بژاردن باستانە کرد بە تەواوەتی جێبەجێکرێت من نمونەیەکت بۆ ێنمەوە کە زۆرترین قسەی لەسەر کراوە لە ناو خەڵکە مەسەلەی کابانی ماڵ بۆ نمونە تەنانەت بە تەنزەوەی لێ هاتبوویان و گۆڕان وتی موچەی کابانی ماڵ دابینەکەی موچەیان هێنێ بەڵام معاشی مێردەکەشیان بڕیوە ئێستا کارزان ئێمە ئەم پرۆژەمان تەقدیم کرد باشە بەڵام بە 24 دەنگ دەنگی بۆ نەکراوە هاتیم لۆبیمان کرد بە نەوعێکتری سەئیشی لەسەرکرەوە یەکێتی نیشتیمانیەوە سۆشیالتانە بوو وایە ئێمەش کابانی ماڵتمانە بۆ پارتیەوە شتانە پارەی نەوتە دەین یەکگرت و کۆمەڵش وەرن با هەر پێنجی بکەین بە شتێک کاکە ناوی ئەوەی کەسمان نەبێت بەڵام گرنگەوە ئەم هەدەفە تەحقیق بێت ئەوەی ئێستا هەمومان خەریکین پێکەوە ئەم پرۆژەکەین ئەوەی ئەم هەمووی شتێ ئەوانەی لە یەکۆ نزیکن دوجار گرنگ نییە ناوی چێ من با ناوی سۆشیالەکە یەکێتی هیچ مشکلەم نییە با ناوی گرنگ بووی خزمەتی خەڵک بکرێت ئێستا بەو نەوعە خەریکین حەلێکی بۆ دۆزینەوە هیوادارم بتوانین جێبەجێ قانونەکە توانین دەرکەین بەڵام ئەم کێشە مالی وردە بەرەو چاکسازی بڕوە وە کێشەی نەوت و گەندەڵی نەوت و حکومت پێویستە هەندێک چاکسازی بکات لە بواری مەعاش و خانە نشینی تا دواترە ئەتوانێ و پرۆژە جێبەجێکرێت بەڵام بەم نەوعە کەمە 101 پرسیارمان هەبێ لەسەر نەوت و داهاتی خاڵەسنوور و ناوخۆ وەکیەک بێ و هیچ چاکسازیەک لە ژمارەی فەرمانبەران و خانە نشین نایاسایی و پلە تایبەتەکانە نەکرێت بەخۆ مەشروع جێبەجێ ناکرێت زۆر تۆ ئەندامی پەرلەمانی نوێنەری خەڵکی دەنگێکی زۆرت هێنا کاتێ و بژاردنەکان چی بە دەنگدەرەکان تەڵی بێ ئومێدی لەو 101 پرسیارەی کە خۆ داوات نامێت لەو 101 پرسیارەی کە هێشتا وەڵام من لەسەر خەتێکم بەردەوامە دەیان ڕێگامەی هەر ڕۆژەیەکێکیان بەکارێنم تا ئەگەم بە نەتیجە سبەینە وەزیر بانکەم دوو سبەی ئەیدەم محکەمە سێ سبەی ڕێگای ترمەیە چوار سبەی فشاری دروستەکەم بەڵام گرنگەوەی من لەگەڵ دەنگدەرەکانمە درۆنەکەم پێم نەوتن ئەوەیەکەم و لە ماڵۆ باشە هەر بۆ تەواوکاری ئەو قسەیە ینی هەژێن ئەنوەر دەڵێ پێی ئەڵێم متمانم پێتە بێ هیوامان مەکە هیوامان مەشکێنە چی بەواڵی ڕەنگە دەنگدەرت بێ من پێش ئەوەی متمانەی دەنگدەرەکانی خۆم و دەنگدەرەکانی بزوتنەوەی گۆڕان چکە من لە بزوتنەوەی گۆڕان نەبوومە و ژمارە دەنگم نێنە متمانەی خوا لە دەست نادەم قورعانم خواردووە دەسم بە قورعانانەوە لە بەردەم پەرلەمانە کە بەرگری لە مافە گشتەکانی خەڵکەم جا هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی کە من لەگەڵ خوای خۆما درۆ بکەم جا ئەمە یەکێتی بێ پارتی بێ سەرۆکیێریەم بێت بۆیە من دڵنیاتانەکەمەوە من نیم هاوڕێیانی فراکسیۆنی گۆرانیش لەسەر ئەم ئەساسە بەردەوام بەڵام ژینگەیەک هەیە ئاستەنگێک هەیە تانەیەتی ناوی نازانی یعنی من ڕۆژانە دەیان کەیسی گەندەڵی ئەگەمە لای وەزیرەکە وەزیرەکەش دەسەڵاتی نییە یعنی سوور تەکیدم ئەو وەزیرەش ئەوێم کێشە چارەسەرکە زۆر دڵنیام مەسەن لە کێشی زەویە کە من زۆر ئیش لەسەر زەویەکەم زەوی زەراعی خەڵکی بەدەسەڵات داگیری کردووە چوومەتە لای وەزیرەکە وشتت وەڵای کاکە فڵان کەسەوە فڵانی لە پشتە بە قورعان هیچم پێ ناکرێت یعنی هێزی زێرەڤانیان بەرد هێزە زێرەڤانەکان بە فشک ناردەوە کێ ناردیەوە ماڵەوە خۆ ئەمە دیارە لە وڵاتاکێ دەسڵاتیە کاکازدا من دڵنیام ڕۆژێکەیە منیش نەیڵێم کە ئەیڵێم خەڵکێک شێ ورد و درشتێم کێشانەیە بێ بزانن و بەرپرسی یەکەم سەرۆکی حکوومەتە سەرۆکی هەریەمە وەزیرەکانن ئەمانە بەرپرسن لەم کەیسە باش ساندی مەولوو دەڵێ بۆچی زمانی ژمارەکان پێشکەش ناکەی باسی داهاتی خۆت بکەی ئەم جارە من داهاتی من معلومە مع پەرلەمانتارم موچەکەم 8 ملیۆنە وەڵا 8 ملیۆن و 85,000 بەڵام کەیتر وردەکەی تۆ ڕەنگە پەیوەندی بە خەڵکەوە نەبێت زۆرە بەڵێ سێکە بوو لە کاتی قەیرانی دارایە ئێوە تاوای موچەکە وەرناگرن ێستا هەمووی وەرەگرن بەڵێ بابزانام چەند مانگێک بوو بەڵێ چەند مانگێ وەرمان نەگرێ هەمووی وەرەگرن بەڵام ئەو 8 ملیۆنە چیلیەکەی چۆن بەکارێنی من نامێ بیکەم بە موزایەت ئەو بیکەم بە منەتیش باشە ئومێت ئەحمەد دەڵێ لێ بپرسە گۆڕان چی گۆڕی تا ئێستا گۆڕان زۆر شتی گۆڕیە هیچ نەبێ ئەوەی گۆڕی کە
فراکسیۆنی زەرد بڕۆ بەیاننامە ڕەتەکات امتیاساتیان وەرنەگرت ئەوەی گۆڕی کە لەم خولا پەرلەمانتار سیارەی وەرنەگرت خولەکان بە بێدەنگی وەریانەگرتووە ڕۆی لە پەرلەمان وەرگین ئەوەی گۆڕی کە خەرجی پەرلەمان لە ساڵێکا 20 میلیۆن دۆلار کەمی کرد ئەوەی گۆڕی سیستەمی موچە ئەو بە ئەلکترۆنیە کرێوی نەکرێ و دایان ئینە گۆڕێتەوە ئەوەی گۆڕی من وعدتانە دەمێ لەم ماوەی پەرلەمانە بەڕوونی ورد و درشتی داهاتی خاڵە سنووریەکانتان بۆ بخەینە ڕوو هەر گەندەڵەیەکە بێ بۆتان بخەینە ڕوو ئەوەی گۆڕی ئەم نەبرە بەرز و دەنگە بەرزە جدیە لەناو پەرلەمانە سەری هەڵدا کە پێشتر بوونی نەبوو ئەوەی گۆڕی کە ئێسا هەموو هاوڵاتیەک چاودێرە بەسەر پەرلەمانتارەکەی من 140,000 کەس و 500,000 دەنگدەری گۆڕان بە مراقب بەسەر خۆمەوە زانم لە کاتێکا پێشتر کێ ئەیزانی کێ نوێنەرێتی لە پەرلەمانە و ئەوەی گۆڕی وشیاری تاکی دروست کرد وشیاری تاک دروست بوو گۆڕانکاری ڕووەدا من دڵنیام بزوتنەوەی گۆڕانیش نەمێنێت تاسە بەردەمی گۆڕانکاری ناگیرێت لەبەر ئەوەی وشارێکی گەورە لای تاکی کورد دروست بووە کە ئەمە ڕاهەندیەکان ڕۆژنامەی هاوڵاتی ئاوێنە ئێنارتی ئێمە پشکی شێرمان لەما باشە کاگەلی چەند کۆمنتێکی دیکە هاتووە پرەنسی سێرۆ دەڵێ کاکالی قساکات تا ئێستا هیچی نەکردووە تەنها چەند کەسێکیان دامەزراندووە بەواستا ئەو واڵێ ئەڵێ ئیتر باسی چیەکات کۆمنتێکی دیکە گەیلان پرسیوێتی دەڵێ ڕاستە ئاڵێن لە هەولێر ڤێلای کڕیوە بەڵێ جارەجا پرسیارەکان زۆر بوو ئێمە چیمان کردووە و چەند کەسێکمان دامەزانەوە من پەرلەمانتارم من وەزیر نیم من سەرۆکی حکومەت نیم هەریەم نیم بە دوواداچوونەکەم بۆ ئەم کەیسانە ئەیکەمە کەیسی ڕاپۆرت بەڵگە کۆکەمەوە ئیتەمە داواکاری گشتی دەستەی نەزاها لە ئایندا دڵنیا بە وردە وەزیرانەیە نێنە پەرلەمان ئێخ پەرلەمانتار یعنی ئەمەندە ئیشی پەرلەمانتارە یعنی تۆ داوای شتێ لە منەکەی ئیشی من نییە ئەمە یەکەم دوو من ئەگەر ڤێلام هەبێت نایشارمەوە من هەموو ئەوانەی کە لاولێژم لە خانوویەکی 125 مەتریاژم لە یەکێ لە گەڕەکەژار نشینەکانی هەولێر و لە ئایندەشە بتوانم بەخواوخانەشە گۆڕم و خانووی باشتری شەکڕم بەڵام لەسەر ئەساسی گەندەڵی نایکەم لەسەر هەرکێ ڕۆژێ بینی وەرەقەیەکی من گەندەڵی لە هەر شوێنێکەیە منداتە محکەمە لەسەر ئەساسی حەقی خۆم بەڵێ من خانوویەکم هەیە عەرزێکیشمان هەیە تاپۆیە لەسەرمان پێش پەرلەمانتاریە هیچ ڕەبتی بە پەرلەمانتاریەوە نییە لە دەستەی نەزاهەش تۆمارم کردووە چی بە زۆزە باشە ینی کێشەی مادیم نییە بەڵێ وەزعم زۆر باشە کاک عەلی نیاز ئیبراهیمیش پرسیوێتی لێی بپرسە چاوێکیان لە ڕانیە بێت ناوشار وێرانە بابەتێک زۆر سەرنجێمنی ڕاکێشاوە ینی وەختێک پەرلەمانتار لەسەر ئەساسی ناوچەکان دەچنە پەرلەمان کە حیزبەکان ئەووادا بەشیانەکەن هەر ئاوهاش لێ پرسینەوە و لێ پێچینەوە و چاودێری منتیقەکانی خۆیانەکەن نا بەو شێوە نیە بەڵام هەر پەرلەمانتارێک ئێمە لە فراکسیۆنی گۆڕانیش بە پێی توانیمانە هەر بۆی ئیش پەرلەمانتارەکە زۆر نەبێت زۆنگ دابەشیکەین بەسەر یەکتریا دابەشیکەین مەشاکلی ناوچەکەی خۆی ئێنێتەوە ئاڕاستەی ئەو وەزیرە پەیوەندیدارەیەەکە ئەوەی ڕانیە شەڵێ ڕاستە ناوشاری ڕانیە من خۆم چوون کێشەی جوسایدەکە کێشەی ئەو ماڵی کە پێ ئەو خانوانی کاوێ قەرەبوویان بکەنەوە ئەوانە بەڵام دەست بۆ چیە بێڵێن پارێن باشە کۆمنتێک هاتبوو من ئێستا زۆر بۆی گەڕام میزبی دۆزمەوانەی بەڵام بۆم نەدۆزرایەوە باسییان لەوە کرد کە ناترسێ لەسەرم قسانی دیسان لی بنەوە کاک کارزان ئێمە کە ئەم ڕێگەمان هەڵبژات من و هاوڕێیانم لە فراکسیۆنی گۆڕان چاوەڕێی زۆر شتی گەورەترمان کرد لە پەلامارتانی ناوین ڕەنگە هەر یەکێ لە ئێمە زۆر شتی گەورەتری بەرامبەر کرابێ بەڵام نەمانویستوە باسکەین لە ئەلامە چکە ئێمە نهاتوین بۆ ئەوەی هاتوین بۆی گۆڕانکاریەکەین نەکەوەی بینە سەر شاشە بڵێن ڕۆژە ڕەشەی کوشتنمان لێکرێ و ڕۆژێ تهدیدمانەکرێ ڕۆژە پلانی کوشتنمان بۆ داهاندرێ هیچ بەهای نییە ئەوانە لای ئێمە ئەرکی خۆمان جێبەجێەکەین خەڵکێکی تریش ئەگەر ئەرکی لێدانی ئێمەیە پەلاماردانی ئێمەیە کوشتنی ئێمە باوش ئەرکی خۆی جێبەجێ باشە ئەو بابەتی پێشووتر لەگەڵ دوو پەرلەمانتارەکەی پارتی دموکراتی کوردستان بە چۆ گەشت تۆ لە بەرنامەی بەڕاشکاوی بیرم دێ باست لەوە کرد کە ناتەوێت لە دەرەوەی یاسا من لە دەرەوەی یاسا هیچ حەلێکم نییە لەگەڵ کەسادا نەنیشتوم بەڵام لەم مەرحەلاکە گەشەی سەرۆکاتی هەرێمەیە وام هەموو فایلانەی گەندەڵی هەیە من نامێ خەڵک بە کێشەی شخصی خۆمەوە من لێم درێ بکوژێم زۆر تەبیعیە زهنی خەڵک پەردکەم من بە فراکسیۆنی گۆڕان و بە بزوتنەوەی گۆڕانم وت لە ئێوە هەر بەر شێوەیە مامەڵەتان لەگەڵم کەیسا کرد من ئیلتیزامەکەم بە قەراری ئێوە لەبەرەوەی من لەبەر خۆم ئەگەر لەبەر خۆم وایە کێ حەقیە بەسم بخوا احترام مەگرن ڕەنگە کۆمپانیاشم بۆ بکەنەوە شتی باششم بەنێ ئەوانە بەڵام لەبەر کەیسێکە کەیسی ئێوەیە فەرموویە خۆتان مامەڵێ باشە بە چۆ گەشتووە کەیسەکە ینی هەر ماوە جارێ کەیسەکە هیچ شتێک نییە لەو بارەوە
تاسەوە ناشمانە هیچ شتێکی لەسەر باسکەین بۆ ئەوەی آخر بەس مزانە ئەو لەوێت لای ئێمە لە دەرەوەی یاسا ئەوە فراکسیۆن تۆنە فراکسیۆن بابەتەکەی ئاسایی بۆ تۆ لەگەڵ کەسادانە نیشتم لەگەڵ کەس شادانانی ئەی پەیوەندی چۆنە لەگەڵ دوو کەسە پەیوەندی شخصیەوە هیچ پەیوەندیەکەم نییە تا کارزان لای من ئەو لەوێت ئێستا ئێمە کۆمەڵە ئینمانەیەت ئەم چاکسازیانی بواری نەوتی دارایی پرسی سەرۆکایەتی هەرێم شەڕی تاش من بەڕازی نەویستووە و ناشمێ ئەو کاتەش نیەتم نەبووە کە تاەن پەلاماردان و قەزیەکە شوودا خەڵک بەشتی شخصی خۆمەوە چونکە ئەگەر هەر یەکە لە ئێمەی پەرلەمانتارانی گۆران یەک نییە مەشاکلی شخصیمان هەیە بۆمان دروستەکەن کەیسمان بۆ دروستەکەن خەڵکی پێوە مەشغوڵکەین کێشە گەورەکان بەلاڕێیاکەون ئێمە نامانوێت کێشە گەورەکان بەلاڕێیا بەرین بەڵکو هەرکەی ئەم کێشە گەورانە حەل بوون وڵات بوو بە وڵاتێکی دامەزراوەی دڵنیاوە شتارەش بوون نادار خۆی نامێنی باشە قسەیەکە بوو لەسەر دانیشتنی نائاسایی پەرلەمان بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی بابەتی لەو جۆرە هەیە لە پرۆژەدا هەیە کە پەرلەمان دانیشتنی نائاسایی ساز بکە حاڵەتەکە ئەوەیە کە ئەو بابەتە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا لە چوارچێوەی یاسا خوێندنەوەی یەکەمی بۆ کرا چووە بۆ لیژنەی یاسایی لیژنەی یاسایی یعنی ئەبێ ئەو راپۆرتی لەسەر ئامادەکە دوو حاڵەتەیە تاوکو ئێسە و لایەنانەی کە پرۆژەیان پێشکەش کردووە چاوەڕێن داواکارن بسازێن یاخود سازانکەن لەگەڵ پارتیا ئەوەی ئێمە وەکو گۆڕانیش سازان لە چوارچەوەی قانون هابێت و ئەگەر سازانەکە بکرێت چاوەڕێن ئەوانیش بێن هەمومان پێکەوە لە لیژنەی یاسایی بسازین یاخود سازان بکەین لەسەر بنەمایەکی قانونی بەڵام لێرەوە داواکەین لە پارتی دیموکراتی کوردستان کە لیژنەی یاسایی پەرلەمانتارەکانیان ڕاست پێن بۆ ئەوەی لە چوارچێوەی کاری پەرلەمانی قانونی ئەو سازانە بکەین بەڵام کە ئەگەر سازانەکە هەر نەکرا کەوتینە فەراغەوە ئەو کاتە برادرانی پارتیش نابێت لێی لە ئێمە بڵێن زۆرینە بەکارێنن ناسازێن سەر مێزی گفت و گۆ بکەین چۆنە سازی فەرموون بابین سازانێک ئەو لایەنانەی کە خاوەن پرۆژە بوون ینی هەمویان ئەم قسەیان نەکرد کە خەمخۆرەکەی ئێوە بۆ دروست نەبوونی ئەم فەراغەیە ئەگەر سازان نەکرا چاوەڕێ دەکەن تاوەکو 28 یان پێش ئەوە دانیشتنی ئاسایی دەکرێت بابەتە هەمومان ڕۆژ نەبێتەوە کە سازانەکریان ناکرێت پێش ئەوە لە یەک دوو هەفتەی دوای چژنی ڕەمەزانە بە تەواتی بەرچاوی هەمومان ڕۆژ نەکرێتەوە هیواداری سازان کرێت بەڵام تۆ خۆیتر چی بکە یانی من داوای لێ یەکەم ئەڵێم وەرە با پێکەوە سازان کەین لە ئەو پرۆژەیە لیژنەی یاساییە خوێندنەوەی یەکەم ئەسڵەکە نیە ئەسڵەکە خوێندنەوەی دووەمە لە ناو پەرلەمانە لە پێشەوە لە لیژنەی یاسایی با لەوێ بیکەین بەڵام کە تۆ نایی بۆ ئەوێ نایی بۆ گفتوگۆ دوای من ئەچم خۆمەیکەم پێم مەڵێ سازانە تێکداوە ئەی باشە تۆ کەنەیەی چی بکەم یانی دەرگای تر لە بەردەمانە لە ماوەی ڕابردوودا زۆرترین ڕخنە لە پەرلەمان گیرا بێ لەسەر بابەتی کۆچی گەنجان بوو کە دانیشتنی نائاساییان ساز نەکرد بۆ چێن بابەتتان بە هەندوەر نەگەڕ ئێمە کاری لەسەر بکرێ بە کورتی بێسپاس دەکەم ئێمە وەکو پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆران لەگەڵ کۆمەڵە پەرلەمانتاری یەکێتیا پرۆژێکمان بڵێم عەفو و نووسەکمان ئاڕاستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە بە ژمارەی یاسایی پەرلەمان بۆ ئەوەی دانیشتنێکی نائاسایی لە پەرلەمان بکرێت بەڵام دانیشتنی نائاسایی پەرلەمان هیچ بایەکی نییە خۆ ئەمە بە سەد شتی ترەوە بەساوتەوە دەرفەتی کار بۆ خەڵک دروستکە ئەم گەندەڵی و نەعادەت نادادیە هەیە نەیگەڵا قانون بچەسپێنە لە وڵاتەوە ئۆتۆماتیکی گەنج سەفەر ناکە بەڵام تا بەیانی ئێمە دانیشتن و بۆ خۆمان قسە بکەین و هیچمان پێ نەبێ گەنج سەفەر سوپاس بۆ عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆران زۆر سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی تاوتوێ ئازیزانی نافتی سوپاس بۆ ئێوەش بۆ پرسیارەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بمبورن دەرفەتەرەوەندە بوو ئەو ژمارەیە خوێندەوانە هیوادارم توانی بێتم وەڵام بۆ زۆرترین پرسیاری ئێوە وەربگرمەوە تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.